سلێمانی خۆپیشاندانی مامۆستایان تا ئێستا بەردەوامی هەیە؟ بەڵێ تەفگەر سڵاوتان لەبێت دیارە زیاتر لە 20 ڕۆژە مامۆستایانی شاری سلێمانی بەشێکیان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو و بەشێکیشیان چوونەتەوە نێو هۆڵەکانی خوێندن دوایەوەی کە ڕۆژی شەمە لەلایەن کۆمەڵێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانەوە ئاماژە بۆ درا کە ماوەیەکی دیاریکراو دەدەنە لایەنی پەیوەندیدار وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو بەڵێنەکانیان بە جێبەجێ بکە ئەو وادێژە تاوەکو کۆتایی هاتنی وەرزی یەکەمی خوێندنە بەڵام دیارە بەشێک لە مامۆستایان و بۆ گروپێک لە مامۆستایان پابەندی ئەم بڕیارە نین و ئاماژەیان بۆدا لە چەند ڕۆژی ڕابردوودا کە ئەوان بەردەوام دەبن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن و خۆپیشاندان تاوەکو موچەی ئەو دوو مانگی دیکەشیان بۆ خەرج دەکرێت کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و تا ئێستا پێیان نەدراوە. دیارە ئەم ڕۆژ بە هەمان شێوەی ڕۆژانی ڕابردوو کە زیاتر لە 20 ڕۆژە خۆپیشاندان بەردەوامە لە شاری سلێمانی لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوای شارەکەدا خۆپیشاندانێکی بەرفراوان لەلایەن مامۆستایانی شاری سلێمانیەوە ئەنجام درا بەڵام دیارە هاوشێوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕووماڵکردنی خۆپیشاندانەکان لەلایەن میدیاکاران و لەلایەن ڕۆژنامەنووسانەوانێ بە هەموو شێوەیەک لەلایەن هێزە ئەمنیەکانەوانێ قەدەغە کراوەوە هیچ ڕۆژنامەنووسێک و هیچ میدیاکارێک ناتوانێت لە نزیکەوانێ بتوانێت ڕووماڵی خۆپیشاندانەکە بکە بەڵام ئێمە بە پیرۆزانێرانی کە دەستمان کەوتو کە قسەمان لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایانە کردو خۆشمان چوینێتە شوێنی خۆپیشاندانەکە ئەوان ئاماژە بۆ دەکەن کە ئەم ڕۆژ هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو هەتا کاتژمێر 11 بەردەوام دەبن لە خۆپیشاندانەکانیان و سبێنێش بە هەمان شێوە لە کاتژمێرنەوە بۆ کاتژمێر 11 بەردەوام بن لە خۆپیشاندان و ناشتە هۆڵەکانی خوێندنەوەوانێ ئەمە لە کاتێکدا تەفگەر کە تەنها بەڕێوەبەرایەتی پەروەردەی نەگرتوۆتە لە شاری سلێمانیدا دیارە خوێندنی باڵاش زانکۆی سلێمانی کە ئەویش هەمان گرفتی هەیە مامۆستایانی زانکۆی سلێمانی بوونێتە دوو بەش هاوشێوەی مامۆستایانی پەروەردەی سلێمانی بەشێکیان داوای ئەوە دەکەن کە ڕۆژی یەکشەممە بە زووتری کات دەست بێتەوە بەداوام تاوەکو لە پرۆسی خوێندن و لەو مەنهەجی کە بۆیان دیاریکراوە دوانەکەون لەوە زیاتر بەشێکی دیکەشیان ئاماژە بۆ دەکەن کە ئەوانی ژاوشێوی مامۆستانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی ناشنە هۆڵەکانی خوێندنەوەوانی و ناشنە نێو زانکۆوانێت تاوەکو موچەی ئەو چەند مانگی دیکەشیان بۆ سەرف نەکرێت بەڵام یەکێک لەو نیگەرانیانەی کە لەلایەن مامۆستایانی زانکۆ دروست بوو ئەوەیە کە لەم کاتەدا کە مامۆستایانی زانکۆ بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن یەکێکە لە بارودۆخە ئاساییەکان سەرۆکی زانکۆی سلێمانی دکتۆر سەلاحەدین سەعید سەفەری کردو بۆ دەرەوەی وڵات و بابەتەکان و داخوازی مامۆستایانی بەکراوەی هێشتۆتەوە بۆیە مامۆستایان لەوە زۆر نیگەرانن کە دەڵێن نەدەبوو سەرۆکی زانکۆی سلێمانی لەم کاتەدا ئەم سەفەرە بکات بۆ ئەوەی کە یاخود پاڵپشتی مامۆستایان بکە یاخود بتوانێت گرێکۆرەی بایکۆتەکان بکاتوانێەوە چارەسەرێک بۆ ئێستای گرفتی هۆڵەکانی خوێندن و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن بدۆزێتوانێ ئەمانە دوو بابەتی زۆر گرنگن لە شاری سلێمانی کە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەسەر بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لە زانکۆی سلێمانی و لەو شوێنانی کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵن. بەڵێ سپاس بۆ بژاردەباخ پامنێریە ناوتی لە شاری سلێمانی سپاس بۆ زانیاریەکە.